تەن گیان و سەر و ماڵم فیدای تۆ و گیانی من کەوێ دەرد و بەڵای تۆ لە پێناوت دەنێم سەر تا بزانی منم ڕۆڵەیەکی ئازا و باوەفای تۆ لە بۆ پاراستن و حفزی سنوورت لە باتی ماژینۆ سینگم قەڵای تۆ بە شینکە و گوڵ سەراسەر سوور و شینە چت جوانە دیمەنی چێ و چیای تۆ بە ناوی بەرزەناوی بێهاوتا سڵاو دەکەم لە گشت ئێوە بینەرانی خۆشەویست هاوڕێیان و ئازیزانی هەمیشەی بەرنامەی کانگای ژیان زۆر زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان ئەوڕۆ هاتوین بەرەو شاری سەربەرزی بۆکان 9 کیلومتر لە شاری بۆکان تێپەڕ بووینەوە هاتوین بەرەو ئاوایی تەبەت سەر بە بەشی ناوەندی ئەو شوێنێکی ئێستا ئێمە لێ ڕاوەستاین و ئاوایم لە پشت دیارە تەپکی سەرگڵەکەی پێدەڵان کە لە پەنا قەڵاتی کچان هەڵکەوتووە شوێنێکی زۆر جوان شنەبایەکی فێنک دیێ لەلانەوە جێی هەموویەوە بینەرانی خۆشەویست و ئازیز خاڵی دەکەم تکایە ئەو ڕۆژ لەگەڵمان هاوڕێ بن. خزمەت کاکە ناسری خۆشەویست و ئازیز داینێکێک لە لاوانی شاعیری ئاوایی تەبەت ئێستا لەگە کاکە ناسر هاتووینە باغی کاکە ناسر باغێکی زۆر خۆش و هەڵبەت دیارە دارەکانی ساوە بەڵام کاکە ناسر زۆر بە جوانی پێی ڕاگەیشتۆ لێرە حەوز و خانە باغیشی داناوە سڵاو لێ بکاکە جان. سپاس مەمنون بەخێر بێن. باشن شکر سلامەتن. سەرچاوم بەخێر بێن. ساو خۆش بە زۆر سپاس زیاتر خۆتان دەناسێنن کاک ناسر جان. ناسری فەرشادیانم. خەڵکی ئاوایی تبتم. تەمەن و چەندە کاکە ناسر جان؟ تەمەنم 33 ساڵە. تەمەن درێژ بن یا ڕەبی. وەلەدی ئاوایی تەبەتن کاکە؟ جان؟ وەلەدی ئاوایی تەبەتن؟ بەڵێ. هەر بەم زەڕەت بن ئینشەڵا خەریک بە چ کارێکن کاکە ناسر؟ وەڵی فعلەن هەر کەشاوەرزی و باغداری شغڵێکی تایبەتمان نییە. قالبوو ساغ بێ ئینشەڵاش بۆ خۆی شغڵەکە کاکە هەم باغداری هەم وەرزێڕی وەزە کارەکەتان چۆنە کاکە؟ وەڵی باش نییە لە ئەمڕۆدا باش نییە. بۆچی کاکە؟ وەڵی جاوەزی ئابووری وڵات بە خۆتان دەزانن چۆنە و ئەو چەند ساڵش بەڕاستی خەڵک لە فشار و مەزیقەدا بووە هەر بەهۆی ئەوە زۆر باش نییە. هەر بەم زەرت من قالبوو ساغ بێ ئینشەڵا. با بڕێنە سەر باسی شاعیری کاکە ناسرجیان لە کەنجێوە شێعر دەنووسن؟ وەڵا تەقریبەن 15-16 ساڵ دەبێ. بەم زەرت بن ئینشەڵا چۆن بوو دەستان بە نووسین کرد؟ وەڵی جا وەک هاندەرێکم نەبوو بەڵام هەر شتێک هەستی بزاوتن ئەوەڵ جار. وەڵا زیاتر شێعرەکانی مامۆستا هێمن زیاتر ئەو مامۆستا هەژار ئەوانە کە هەر بۆ خۆم لەبەرەوە لە ماڵێ خێرکی خوێندنەوە بووم بۆ نووسینی ئەوانە شەر بۆ خۆم حەولم داوە شوێنێکی تایبەت نەچووم بڵام شێعر خوێندنەوە و ناسینی مامۆستایان بۆتە هاندەرتان هەر بێم زەڕەت بن ئینشەڵا هەوڵ شێعرێکە نووسیتان کاکەوە بیرتان دێ؟ وەڵاهی زاگەوە بیریشم بێ بەڵام ئەوەندە لە وەزن و سوزانم لە قافیە و لە ڕەدیفۆوانە داوەندی مشکل هەیە پێم وان نییە ئەگەر لە بیریشم بێ بیخێنمەوە. بەم زەڕەت بن شێعر فارسی دەنووسن یا کوردی کاکە؟ فەقەت کوردی دەنووسم زۆر فارسی بەکەمی دەنووسم. زیاتر ناوەڕۆکی شێعرەکانتان چییە؟ وەڵا زیاتر ئاشقانەیە زیاتری زۆر بەکەمی نیشتمانی و سوزانم ئەو شتانی تێدا هەڵدەکەوێت. کتێبی چاپکراویشتانەیە کاکە ناسرجان؟ چاپکراوم هەیە ساڵی 2011 چاپی چوارچرەی سلێمانی 6 ساڵەوەی پێش تقریبا بەڵێ. نێو کتێبەکە چێ؟ ئەو پەڕی تەنیایی. چەند شیعرە؟ وەڵاهی وەک تقریبا 50-60 شیعرێ دەبێ. کاکە ناسرجان قالبی شێعرەکانتان زیاتر چن؟ قالبی شێعرەکان زیاتر غەزەلن شێعری نێویش هەر دەنووسن. ئەو کتێبەی کە فەرموتان بە چاپ گەیشتەوە و پەڕی تەنیاییت لەسەر چ قالبێک نووسراوە؟ هەم غەزەل هەم شێعری نوێ. کاکە جان فەرموتان 6 ساڵەوەی پێش ئەوڵەن کتێبتان بە چاپ گەیشتۆ لە ماوەی و 6 ساڵەدا تا ئێستا بەرهەمی نوێتان خوڵقاندۆ کاکە؟
ئەوەی ڕاست بێ کتێبێکم لەبەر دەستا لەو ماوەدا کە نووسیمەتەوە دوای چاپی یەکەمم بەتەمامی ئینشەڵا لەو چەند ماوەیەدا یەک دوو مانگی دیکە ئینشەڵا بچێتە ژێر چاپەوە. ئەکتێبی شێعرە؟ بەڵێ هەر شێعراویش. نێوتان بۆ هەڵبژاردۆ کاکە؟ نەوەڵڵا چون جارە فعلەن لە حاڵی تایپ و لە حاڵی سەفحە ئاڕایی وەشتانەدایە جارێ ئێستا ئینشەڵا بە هومێدی خودا کە بە چاپ بگا. کاکە ناسرجان تەنیا لەسەر شێعر کارتان کردو تا ئێستا؟ تا ئەوڕۆ بەڵێ بەڵام بە تەمام چەند وەرجێڕانێکی شەر بکەم زاگە بزانین چۆن بەدەستمانەوە دێ ئینشەڵا. دەی کاکە گیان وەرجێڕان لە چ بابەتێکەوە؟ وەڵا جا من بۆ خۆم لەگەڵ کاک ئەمینی گەردیگلانی کە هاتوچۆوانم هەیە ئەو بۆ خۆی وەک ئینسانێکە کە هەموو دەیناسن بە تەمام جا وەرجێڕام زانم لە زەمینەیەکدا تواناییم هەیە مەشوەرەتی لەگەڵ بکەم ئینشەڵا بزانین چۆن دەبێت. ئینشەڵا بە هومێدی خوددایە لێ ڕەسڵاومان هەیە بۆ شاعیری هەسناسکی شاری بۆکان کاکە ئەمینی گەردیگلانی هەر بژین و بێم زەڕەت بن ئینشەڵا. کاکە ناسرجان نازناویشتان هەڵبژاردۆ بۆ خۆتان؟ بەڵێ بە نێوی پەژار بەمانای غەم و مەینەت. بەڵێ تقریبان ئەکسەری شێعرەکانیش هەر غەمبارون. ئینشەڵا کە دڵ بە غەم نەبن کاکەی جان هۆیەکەی چێکە ناوەڕۆکی شێعرەکانتان غەم و دڵتەنگیە؟ وەڵا جا هۆیەکەی کە ئەوەی کە شاعیرە عاشقە ئەگە عاشقیش نەبی بەڕاستی ناتوانانی ئەو هەستەی خۆت دەربڕی. بەڵام منیش هەر وەک زۆر کەسی دیکە لە سەرەتادا بەڵێ عاشق بووم خۆوەشی بهینێکی ئیراد نییە بەڵام هەر ئەوەی کە لە سەرەتاوە کە شێعرەکانم بە خەم و بە پەژارەوە شتانە دەستی پێکرد دووری و سوزانم زۆر شتی دیکە تازە هەر لەسەر ئەو ناوڕۆکە ڕۆشتم و بیتر لام نەدا سەر مەسیرێکی دیکە لە شێعر. دەی کاکە عاشق بوون پێگەیشتن یانە؟ وەڵا شکر پێگەیشتین. الحەمدوللیلا هەر بەختەوەر بن یا ڕەبی. منداڵیشتانەیە کاکە ناسرجان؟ بەڵێ کوڕێکی سکولەشمان هەیە. چەند ساڵە؟ 6 ساڵە. نێوی چێ کاکە؟ نێوی سام. خدا پێتان بێڵە یا ڕەبی لەژێر سێبەریەوە و خوشکی ئازیزمدا هەر گەورە بێ و بەختەوەر بێ ئینشەڵا. دەی کاکە ناسرجان چتان بۆ ئامادە کردوین؟ دوو شێعرم ئامادە کردووە لەو شێعرانی کە لە حاڵی چاپدان کە چەند ماوەیەکی دیکە دێتە دەرێ. شێعرێکی غەزەلە و شێعرێکی نوێیە. غەزەلەکە یەکیان شێعری بەهارە ئەوی دیکەشیان هەر شێعرێکی نوێ و عاشقانەیە. فەرموون کاکە جان جۆ بیست دەبین. موژدەی بەهاری هێنا چڕۆی سەرلێوی داران بەزمی گوڵە لە سەحرا سەمای هەور بۆ باران زستان بوخچەکەی تێگنا و سەری هەڵگرت کەزانی دەرکەوت خاکە لێوە لەسەر چێ و نساران بووکی تەبیعەت تارای بووکێنیدا و بەخۆیدا کانیا و هاوژەی کارێز تەقینەوە ڕووباران چۆپی دەکێشێتە نیا و گوڵە گەزیزەی ڕووخۆش زەماوەندی بەهارە لە گەشتێ هات و شاران بولبول بە کوڵ لە خوێنێ لە داوەتی بەهارە بزەی دێ لێوی تینووی باخی ئەشک و دڵداران گەشانەوە دەرودەشت بە تینی خاکە لێوە گوڵان دەڕوێن بە کۆمەڵ لەسەر دۆند و هەواران شاباش دەکرێ بۆ تەرمی سڕی زستانی مردوو زەویش دەبێتە تالار بۆ شاوی زیندەواران. وەش شێرە نوێیەکەیە. هاتە بیرم لە پڕێک یاد و خەیاڵێکی لە دوور مانگەشە و کەوتبووە نێو حەوزی ڕووناوکی حەسار وەکو دەتکوت لەسەر ئاسمانەوە خۆی خستۆتە خوار هەموو شەو ماوت و قەتی سماوی بەرەو پەنجەرە بووم بەڵکو یەک لەحزە گوزەرکە لە بەرەو پەنجەرە یار شەوی ساماڵ و هەوای ساف و شنەی با من و جێسوانی چەما و پەنجەرەی نێودڵی دیوار چەندە ڕامام لە ئەو پەنجەرەیە چەندە شێتانە دەهات ئەشکی گەشم نەبوو یەک لەحزە لە دڵ تاب و قەرار هەڵپڕ و کاو لە پڕێک هەڵبزرکا و بزە شیرینی گەشی هەست و نیگەم نەمدیتەوە ئیتر لە بەرەو پەنجەرەیە مانگ ون بوو ڕووناوکی تریفەش لە حەسار. ئەوەش پێشکەش بێ. ماشەڵڵا چەند پڕ هەست و جوان دەست و خۆش بێ کاکە ناسرجان ئینشەڵڵا خامەتان هەر ڕەنگین بێ یا ڕەبی. سپاس مەمنون دەستان خۆش.
ماندوونە بنەوە خێر بێن سەر چاوم بەخێر بێنیا باشن شکر سلامەتن بەخێر بێن سەر چاوم زۆر هەربوو ساغ بێ یا ڕەبی بەخێر بێنیا خوا سەر چاوەکان خۆتان دەناسنن بەڵێ من حسێنی چەڵەبی خەڵکی یاوایی تبێت تەمەن و چەندە کاکە حوسێنجان من تقریبا 40 ساڵ تەمەن درێژ بن یا ڕەبی خەریکی چ کارێک بوون کاکە والله خەریکی خەرمانکوبی نۆکین هەربوو ساغ بێ بەخێر بێن سەر چاوەکان بۆمان باز دەکەن کاکە باسی خەرمانکوبی نۆکی بزانین و نۆکە کەنجە هەڵدەگیرێتەوە لان چی لێ دەکەن والله جاوە بەهارە دەیچێنین دوای دەستکەنەی دەکەین کێشەی دەکەین دەهێنینە سەر خەرمان و دوای لە خەرمانکوبی دەدەین و دوایش دەیفرۆشین قەلبوو ساغ بێ دەی کاکە جان هەر ماندوونە بنەوە قەلبوو ساغ بێ ئینشەڵڵا کاکە بۆ چ نۆکێکە لانداتان چاندۆ بۆچی کەڵکی لێ وەردەگیرێ بەڵێ ئەوە نۆکە سوورەیە دامان چەندۆ بۆ لەپە و بۆ فرۆش و تقریبان بڕێشی دێڵینەوە بۆ تۆ بڕێشی دێڵینەوە بۆ لەپەی خۆمانی استفادەی لێ دەکەین بۆ چێشتوانە بۆ لەپە دیارە خۆ لەپە بۆ چێش دەبێ دی هەموو کەس دەزانێ بوو ئەوەش نۆکە تقریبان سبیە بۆ شۆرمەزە و بۆ لەبلەبیە و ئەوە بۆ چێشت و ئابگۆشتوانە دەبێت ئەوەش مقدارێکی دێڵینەوە بۆ خۆمان و ئەوەی کەشی دەبین دەیفرۆشین بۆ پێویستی ژیانەوە لازمە کاکە ناکرێ هەر لەو نۆکە سبەی لەپەی لێ بکەن نەخێر نابێتەوە فقط دەبێت نۆکە سوورە بێ داش بەرهەمیی هەم باشە نۆکە سپیە نۆکە سوورە چیان پولی زیاتر دەکا وەڵا ئەوە 2 ساڵە نۆکە سپیەکە باشترە نۆکە سوورە بڕێک هەرزانترە لە چاوە و بەڵێ بەڵە کاکە بوو پێڕاگەیشتن هیچ جیاوازێکیان نییە لە کاتی ئیسلا چاندن تا هەڵگرتنەوەی نۆکە سوورە وەڵا نۆکە سپیەکە تقریبانەوە 1-2 ساڵە دەیهێنن ئەلف کوژوانەی لێ دەدەن ویشکی دەکەن دوایە باشتر دەبێتەوە وەلی چون ئەم ساڵ باران نەبوو نۆکە وەڵا بەرداشتی باشی نیە ئەم ساڵ نۆکە سوورەکە باشترە لە بەرداشتا تقریبان پس بەو حیسابەی کاکە نۆکە سپی ئاوی زۆرتر دەبێت و نۆکە سوورەوی کەمتر دەبێت لەو جێگەیانێکە کەماوە بێ نۆکە سوورە زیاتر دەچێنن وە بەڵێ ئەرەوەڵا هەردووکشان هەر لە دێم بەرهەم دێن وەلی ئەگەر لە بەراوە بێ باشترە بەرهەمی چاکتری هەیە حاصڵی چاکتری هەیە ئەلە خدای زیاد بێشەڵا دەی کاکە و دەستگا و تەسیزاتە شوێنەی خۆتان یا بەکرێ و گرتوون وەڵاوەی ماڵی خەزورمە دیارە بە دەستەوان پیان داوین ئەوان کاریان بۆ من کردو منیش کارم بۆ کردوونەتەوە لە بەرابەریەوەدا ئەوانی ژەو نۆکەم بۆ لێدەن و پسە سالێرە هەرەوە سەرماوە بەڵێ ئەرەوەڵا قەلبوو ساغ بێ بە خێرمە سەر چاوەکان سلام علیکم عليكم السلام ورحمة الله. ماندوونە بنەوە کاکە خير يسعد دادي. قەلبوو ساغ بێ یا ڕەبی. زور ممنون سباس دك. خۆتان دەناسێنن نيوم عليا ئەلیت کاکەلیتی علي كريم زادة تەمەنی شوێنە کاکەلیجان ثمن بنجا وشوار صالة. تەمەن درێژ بن یا ڕەبی خەڵکی کوێنە کاکە خلشي بو كانم. چۆنە لێرەنا والله برك مزامين بيزارة هلقتو هو كتبوا بنوكو. هەلە شو ساغ بێ ئینشەڵڵا دەی کاکە جان دیتم کە خەریکی نۆکتێکردنێ بوون لەو تایانە و دەکرد جا کاکە وەروا بە گۆترەتی دەکەن یا دەیکرد هر عواتي دكين دواء ب شيلو داي فروشين بتون داي فروش بتور وزن بلا. زۆ دەیکێشن و دەیفرۆشن کاکەەوە قەدیم بە پێوانەتیان دەکرد یا قەدیمی شەراوە لە گۆترەتیان دەکرد قديم ببيوانة بو قديم بشيلة بو. شيلش مثلا 16 شيلو ورا عوات تيان دكردوا. أنا والله قديم ببيوانة بو. قەدیم چون دوای فرۆشنەکەی دیێ هەموو باسکۆڵە و لاولا نەبوو بیکێشن ئەو نەبوو تم بە ئەشیاویست بزان چەندێکیان بۆ چەندێکیان نەبووە وەلی ئەلان هەروە لە گۆترەتیەکەن و دەیبن جا کاکە ئەلان بەرهەمی و نۆکشتەی باشترە یا قەدیم وەڵا قەدیم باشترە ئەلان زەمین خراپ بووە زەمین هەموو فاسی وێنەی کود و شیمیایی و ئەوە لێ دراوە هێنە دەکرێت بە شت حشتێکی نابێ ئەلان فەرزکە سێ تام بنەتوو هێناوە تقریبا 200 کیلۆ هێناوە ئەلانەکە بە حاڵ تۆنی تێدا بووە ئەوە قەدیم وایە حەدی قەل مەسەن 2 تۆن 3 تۆنی تێدا دەبوو والله الآن لەگەڵ قەدیم یەکجار زۆر فەرقی هەیە ئەرە کاکە قەدیم خەریکی وەختی کارکردن وەختی خلەو خەرمان هەڵگرتنەوەی شتێکی تایبەتیان دەکوت سەڵەواتیان لێ دەدا والله قەدیم لەوە ئاخری دروێنەوە ئەگەر تەواو دەبوونە ڕەوڵا سڵاوەتیان لێدا لەسەر خەرمان مەسەن جگە لەوەی دەبوون بەسەر خەرمانیاندا پێوارەوە بەسە سڵاوە تووشیان لێدا وەلی ئەلان ئەوانە نەماوە دا نازانم ئەو بۆ دووشتە تەواو بووە بۆ خۆتان چیکا قەت سڵاو لێتدا ناوەڵا ناوەڵای بۆ خۆ قەسم سڵاوە لێ نەداوە دەی کاکە جان قەدیم کاتی خێرمان پێوان سڵەواتیان لێ دەدا و زیکریان دەکردوانە بڕێکمان بۆ باز دەکەن وەڵی یەکجار زۆر ئەوە قەدیمی نیم ئەو شتانم بوو بەڵام لە قەدیمدا مەسەڵەن وەختێکە شتەکان دەپێوە مەسەڵەن عەدەدی لا یەکەوە کە دەستیان پێکرد هەتا 13 لە ڕۆشتن 13 نەدەوت داوە 13 نەخسە لاش مەسەڵەن 16 نەدەوت 16 پێش شتێکی هین بوو خراپ بوو
لا ئاخری خەرمانەکەدا مەسەڵەن پیاوێکی ڕدێن سپی ساڵ خوردان دێنا مەسەڵەن سڵاوەتیان لێ دەدا ئەو وەختە زەکاتیان لێ دەرەکرد زەکاتەکان دادەنا بەجیا مەسەڵەن کابرای فەقیر دەهادایاندا بە فەقیر وەلی ئەلان ئەو شتانە نەماوە جاکەوت چۆنیان دەژمار لە یەکی ڕاتا مەسەن تا سێزدەکە دەڵدان پێوە ئەو دەم لەسەر ئاردی هەڵیان دەڕشت مەسەن داود ئەوە یەک ئەوە دوو مەسەلەن ئەوە سێ ئەوە چوار ئەو نەفرێک دەی پێوە وانی کردیان کردە تەلیسەکانەوە وەختێککە دەگەی مەسەلەن بەدا ئەوە ئەم ئازنەوە لە مەسەلەن دەستی پێدەگرێت دەگەی بە سێزدەی نەدەوت دەی و سێزدە مەسەلەن ئەوە نەخسە حتا مەسەلەن دە تەغاری دەبژێت دە تەغاری دەپێوە ئەمجار ئازلەن و دووبارە دەستی پێدەکردەوە بەڵێ لە ئاخریا سڵاوەتیان لێ دەداوە ئەو دەم دادەنیشتن بە دەوریەکەەوە هەر لە شو ساغ بێ ئیشەڵا کاکە جان دەست و چاو خۆش باس دەکەم زۆر مەمنون بەخێر بێن سەر چاوەکانم. پیر نەبووم هەر بازم ئەگر سۆنەگیر نەبووم ئەلعان پیر بووگم ناگیرم سۆنەش سەڵ ئەکا لە داوی کۆنا بەڵێ هەنا 40 میتر بە عەرزا ڕۆژمە خوارێ لە بیر لە کوێ نەفارس و نیای لەندەنی نەهەنوینی قاڵکراو پێڵاوی غەریبیەکە دەنێمە سەربانی شاو بە قوربانی چاوت بم مامەجان مەرحەمەت زیاد بە لە خزمەت مامە ئیبراهیمی خۆشەویست و ئازیز داین یەکێک لە پیاوە بە تەمەنەکانی ئاوایت بە تەراتین سەرەتا بە شیعرەوە پێشوازی لێ کردوین مامەجان باشش کور سڵامەتی بە قوربانی تۆ بم بە کەیفی ئەلحەمدولای ئەرێ وەڵی بێ کەیف نیم کوڕن هەر باش دەبی ئیشەڵا بە کەیف دەبی یا ڕەبی مامە ئیبراهیمجان زیاتر خۆت دەناسێنی بزانین چێت پێ دەڵێن وەڵی ئیبراهیمی ساڵحیم پێ دەڵێن براهیمی ساڵحی شۆرەتم ساڵحیە تەمەنی چەندە مامە ئیبراهیمجان وەڵا چوومەتە ناو 90 ساڵەوە ماشەڵڵا یا ڕەبی هەر تەمەن درێژ و لەر ساغ بی ئیشەڵڵا مامەجان وەلەدی ئاوایت بتی ئەرێ وەڵا نا وەلەدی تار بغدەم سەر بەکوێیە سەر بە سەقزە دەی چۆن بوات نێرە ئەو وەختە دەوری ئاغا بوو کۆچ و کۆچبار بوو ساڵی وا بوو 3-4 کۆچیان نەکرد لێرە بوو ئەو تەترسی بێگار و یان زەمینەکەم خراپە و ئاوا داهاتنە چوونە سەرێ و هاتنەوە خوارێ و نەدە حەوانەوە یان ئاغا دەریە کردینیان موشەکەمان خراپ بوو ئەڕۆیشتین تقریبەن زۆر زەحمەت کێشین وەڵان لە ناو 90 ساڵە جا مامە ئیبراهیمجان هەن چەند ساڵە لە ئاوایی تەبت نیشتەجێن وەڵا لە ئاوایی تبت یانی بە مناڵی سجیلمان لە تار بغدە کە وەرگیراوە ئاماری ئەوەیە ئەلانەکە لە ناو پێم وایە 65 ساڵ تا 70 ساڵە لێرەین زۆر لە مێژە لێرەنە و ناسەیە چاک دەناسن جا هەر بە پێوەی کەلانەوە لە نێو باغ دانیشتون و لێرە و شاخ و چێ و شتەمان لێ دیارە مامەجان بۆمان نێو بەرەبزانە و شاخ و چێوانە چیان پێ دەڵێن وەڵا ئەوە ئەرزەکەمەوە قەڵای پێڵێن ئاساری باستانیە یانی ئەگەر جەنابت پشێ سەری بگەڕێ دەڵێ ئەلعان ئالێرە ناهوو لەوێ خەزێنە و گەنجێگە دۆزمەوە ئاوایە وا ئاوەدان بووە ئەمیر نشین بووە هەردەکەمە و کێوانەوە بێژین بەسەرە ئەوە نازانم کوێیە ئەوە کچی بەگەوە سڵتانە هەرز دەکەم زەمینیشمانەیە کۆلارەمانەیە هەر زەمینەوە ناوی کۆلارەیە و هەرز دەکەم جوولەکە کوش هەیە و نازانم دۆڵی میناغا هەیە و جا لێرە زەمینەکان هەمووی ناوبراون بەخێر بێنیا مامە ئیبراهیمجان بۆچی ئەو چێوە کوتان بێژینگ بەسەری پێ دەڵێن وەڵاهی جا بڵێم چی هەر لە زۆر شۆرەتیان پێداوە بێژنگ بەسەر سەرەکەی کە تەختە و دایرەیە بێژنگ بەسەر ئابە و ناو نیشانە نەوە بێژنگ بەسەر مامە ئیبراهیمجان ئەو شاخ و چێوشتە یاخود نێو ئاوایی ئەو دەوروبەرەکانیا و چۆماویشی لێ بووە چی لێ بووە؟ کانیا و چۆماو ئای چۆن ئەرەوەڵا ئەرەوەڵا ئیمکانی هەیە وەڵام من نەمدیوە فەقەدەم شیوەم دیوە چەند ساڵێکم دیوە هاوینیش ئاوی پیا ڕۆیشتۆتە خوارێ مەلایان لێ کردووە چیان پێ دەکوت؟
وەڵی ئەم شیوە هەر ناوی چوزانم شیوی کانی خێران منشورە ئێرە منشور بوو بە شیوی کانی خێران دۆڵ و دەرەمان زۆرە 20 شیو زیاتر هەیە بەولادا دێنەوە ئەچن بۆ کارێز بۆ ئەملا ئەولا نێویان چێ مامەجان دەزانی؟ نەوەڵا ناویان نییەوە کانیاوەکان چی؟ کانیەوەکان کانی سەیقادر منشورە هەمانە کانی کشیبەکمان هەیە کاری سێڵاومان هەیە کانی ئەرزی بە خزمەت دەکەم دۆڵی شێخ برایم چوە کانی وامان هەیە مامە جاو کانیاوانەیە ساژماون ئاویان هەیە؟ وەڵا ساڵی وایە وشکن و ساڵی وایە سەر هەڵەدا وەرزەکەم کەمبوودا هەرەوەڵام ئەیشەڵا کانیاوەکان بە جوانی ببوژێنەوە وڵاتی هەر ئاوەدانتر بکەنەوە مامەجیان ئەو شاخ و دۆڵشتە جیاوگوڵ چی هەیە؟ وەڵاش جیاوگەر دەکەم لێرە وەک شوێستان نییە هەموو جیایکی بۆندار و خۆشی بێ ژیای هەیە وەڵا تقریبەن کەنگری هەیە و جەلاخەی هەیە و ئەرزەکەم فقط وەکوونێ شوێستانەکان ژیای بۆن خۆش و بەکار هاتووی نییە کەما و لۆ ئەوانەی هەیە شوێستانس کە بیزای هەیە نازانم چەند شتی هەیە لە خوڵای بە زیاد بم بەشی خواردنی هەر لێ پێدا دەبێ مامەجان لە ڕابردوودا داحبا و گیان لەبەر چی لێ بوو؟ کەوی لێیە کەروێشکی لێ ئەرزەکەم چوومە ئەو شاخە کەوێ بانی دەکرد لە کەروێشکێ کەروێشکێ بانی دەکرد لە کەوێ دەیکرد ماڵ وێران ساز بە بچینەوە سەری شوستانان دامێنی مێرگۆڵان لێ بکەینەوە شەوێن و شەولەوە ڕوو بچینەوە بەر نساری ڕەشەگوێنیان لێ بکەینەوە لالەخەوێ ئەو سوارەی ئەمن و تۆ لێ ئەترساین ئەڵێن شکر مردووە نەماوە بە سواری جوان و ماینێکی شێخەزەڵی عارەبی و بە تانج و تڵەیەکی قەلاتە زێڕی بە تفەنێکی شینی ساز بەزەن و شەخماخسارد و گەرومار وەسەر شوێنەکەمان کەوێ لە خۆشیە ئەو خەبەرەی بە هێندا کەو خەبەری بە کەروێشکدا وەڵا کەروێشکی لێ و کەوی لێ وەرزی بە خزمەت دەکەم وەڵا پەڕەندەی زۆر لێیە بەڵێ مامەجیان قەدیم گیان لەبەر چی لێ بوو؟ وەڵا گیان لەبەر جاچی لێ بوو وەڵی هەر ماری لێ بووە و ئەرزەکە مشک و مار بووە لە وڵاتە بەرازی لێ نەبووە بەراز لەو شۆمە بوو هەر وەک گاڕانی نێودێ بوو وەڵا فقط وەڵاویش تەواو بووە نەماوە ئەلان بەراز نەماوە ئەلان من لە وەختێکە مەسەلەن لە 12 ساڵی ئایدی یان مەڕم لەوە ڕانوە یان وڵاخم لەوە ڕانوە ئەو وەختە خۆسەوال و شت نەبووە هەر بە ڕوت و خوتی و خۆلاسە کەمبوودی شت بووە یانی ئەو دەم کە هاتن لێرە گرساونەوەیدی ئەو دەم دەڵێن ئەرێ وەڵا ئەو دەم من قسەی ئەو دەماکەم ئەو دەم وڵات خەریکی دەردی سەری و زەحمەت شێشان و وڵات لەوە ڕان و پاتال بەخێوکردن و ئەوانە بووین لەوە بۆلاوە دەی مامەجان ئەو دەفەیەوە دەورانی منداڵی تێپەڕ بوو گەیشتنە سەردەمی لاوی ئەو دەم بەچێوە خەریک بوون وەڵا شوزانم ئەو سەرەتێکی عاشقێنیم کردووە قسەی لێ بکەوە ئەوە عاشقێنیش کە مامە تەمەنت چەند بۆ گەزەماوەندت کرد؟ وەڵا تەمەنم جەحیاڵێ بووم زۆر لە شەوق بووم زەوانی چاک زوان چاکێک بوو گۆرانیشمە کوتو وەڵایی بەیت و بالۆرە مەکوێلان حیچم لەبیر نەماوە پیری و هەزار عیب مامە لەبیرم بێ لە ئاخریدا بێت و بالۆرەیەکش بەدەنگی تۆ جۆمان لێبی وەڵایی پێم وایە ساغ نابێت مامە هەر لێرەتان زەماوەند کرد؟ ئەرە وەڵا داخانم خەڵکی ئێرە بوو ئەرە وەڵا نا خەڵکی قلیج بوو یەکێکشم لە هینەنا لە تاراوە لە تاراواش ژنێکم هێنا ئەوم تەلاقدا مامە برایم جانجا تۆ بە شێر و پەخشان پێشوازیت لێکردین بڵێ بەو دڵدارە چۆنە شێر و پەخشان بۆ هەڵبەست بێت چۆنت پێ هەڵاوکت پێر بێن خانمەکە گیان جوان چاچی بەشێکی باشە جوان چاچی بەشێکی باشە میرزا شەفیعێک بووە میرزا شەفیع زۆر ناشرین بووە شڵ بووە هاوڵاوی بووە سووری چاوشین بووە زۆر شاعیر بووە شوعرا بووە بڵێن تقریبەن کێ شەفیع نانا حۆرمە بۆ دیدەم حۆرمە بۆ شیرینێک بووە شیرینێک خودمختارە بێ وڵاغی خۆی تابێتیە بێ بڵێن لەبەری جەمۆغەوە دێ هەواڵی میرزا شەفیع بیسێ ئەڵێن ئەوە نە شوعرایە و ئەو نە شاعیرە و ئەویش خودمختارە بێ دەڵێ خۆزگە ئاخ کەلیمەم لێ بیستایام چۆن بۆ لای بەڵێویش ئاخری ڕۆژێک سوارە بێ نیقابە پۆشە وەختە ئەلان چارشێەوە ئەو وەختە نیقابە پۆشە و
ئاوا بەڕێگا دێ کە دێ تووشی جوانێکی ئاوا تازە پێگەیشتووە بێڵە بە قوربانت بم ماڵی میرزا شەفیع لێرەیە دەڵێ بەڵێ وەڵا ئاهوو ئەوە ئاوە دێرێ ئیدی نازانم ئاوداشنی ئەو وەختە چۆناو چۆن بووە بەڵێەوە میرزا شەفیعش پشتی لە ڕێیاکە بێ و بەریان ئەبرێ و پەڵا هەڵەگرێتەوە و شیرینی دەگە دەگاتە بەرانبەری خرمەی سمی وڵاغەکەی دێ کە ئاوا شیرین هینە میرزا شەفیع سەر هەڵبێنێ ناشیرین دێتە بەرچاوی ئاخ دەڵێ بریا هەر نێوبانگم بیشتایی هەر نەم دیایی زۆری پێ ناخۆشە بێ ئیدی سەری وڵاغەکەی ژێڕێتەوە و بەڕێی خۆیان ئەگەڕێتەوە جا میرزا شەفیع شوێن یەکەوێ ئەڵێ جا شۆخ بووە دەڵێ نانا حۆر مەبۆ دیدەم حۆر مەبۆ چوون سپای تەیمور لا بە زۆر مەبۆ هێنە لە عیشقی شەڕ و شۆر مەبۆ شەفیع لە حەیبە زولفت کۆر مەبۆ با شەفیع بکەوێ بە کول دەردەوە شیرین بێ مروت بوو لای نەکردەوە خۆی بەخۆیە کورد بڕۆ هەی شەفیع قەبرت پڕ نور بێ ڕۆحە لە عەزابی قیامەت دوور بێ جا شۆغە بێ هەمووی زولفی لەسەر کەفەڵی وڵاغەکەوێ هەڵێ زولفان کڵاوخون کردن بەسەردا چوون سپای تەیمور دەوری سەنگەردا قەنە زولفی قەدرێک بەسەر یایە نابوو زولفان کڵاوان کردن بەسەردا چوون سپای تەیمور دەوری سەنگەردا هەر جار پێدەناوە سەر سەنگی ئەو سەردا 6 قەدەم بە باڵای شەفیع زەرەردا دەڵێ با شەفیعکەوێ بە کول دەردەوە شیرین بێئینساف و لای نەکردەوە بڕۆ هەی شەفیع قەبرت پڕ نور بێ ڕۆحە لە عەزابی قیامەت دوور بێ جا وەختێ شیرین ئەچێتەوە سەر ئاش و کاسەکەی خۆی تەواوی کەلیمەکانی لە سنیا زەفت دەکا دەڵێ پەک لە بێوەفایی من لە بێوەفایی من وەڵڵاهی ئینسانێکی خراپ بم خدا نامبەخشێ شاو کەلیمانە ئەو کەلیمات جەرگ بڕانەیە کورد من ئەو نەعورزەم نەبوو لای لێ بکەمەوە ئێحتیڕامێ مای ئێحتیڕامێکی بۆ دانم لە ئاخریا غولامێک بەکرێ گرێڵێ بشۆ عەرزی میرزا شەفیع کە ئاشمان بێتەوە دەڵێ غەیری ممکینە ئاشبوونەوەی تیانە چەندەی بە جوانی پیاڵ کتووەم جار کەلیمەی وای پیاڵەڵێ تووکی لێوەکەوە وڵایدی ئەوەش پێشکەشی نەقڵ و بەسەرهاتی میرزا شەفیع و شیرین خاتوون مامە برایم گیان دەی مامە برایم گیان زەماوەند و کرە و دەفەی لە سەردەمی لاوی ڕاخەریکی چکارێک بوون گۆیا چەندین کار و ئاواز کردو بۆمان باس بکەم زین چکارایەک و کردو ئەوە نەی کار بووە کراوە وەڵایی چەندەم بیر هەڵکەنووە هەر بە خێر و ئەحسانی خۆم بە عەرزا ڕۆیمەتە خوارێ ئەلان مەسەلەن میترێک بە 100,000 هەڵ ناکەنن میترێ بە 200,000 داواکەن وەڵا وەختە بەذاتی خدا بۆ ئاماڵەکانم هەڵەکەن هەر بە خێری دایک و باوکم ئەو کارانەمە کرد دەی وەڵا زۆر زەحمەت شێش بوو وەرزەکەم مدەتێکی زۆر پەرژینێکی قایم بێ بە کەروگا کارمانە کرد هەر ئەو نەبوو نامردین خوا سەبووریە داین کاگەیان ئەوە نەشمان عەزیەتی کەروگا و شت کردبوو لەبەر بێئینسافی و لەبەر نەداری و نەبوونی باری قورسمان لە گوێرێژە ناعرزەکەم زوڵممان لە گاجوود دەکرد ببێن لەوە ڕوعا و زۆرمان نەقیجەتیەوەژان زەحمەتمان نەدا زۆر خەتا و گوناحمان زۆرە هێوانش ئەرە وەڵا دەی مامە برایم گیان جگە لەوەی چ کارێک و کردو تا ئێستا وەڵاهی جا چ کارێک بکەم مەسەلەن وەڵا ئەلانی ئەوە نییە هەر زەحمەت شێشم هەر دەکەم دەستکەنەی نۆک و پۆڵکە و وێنجە دوورین و بەستن و هەرز دەکەم وەڵاهی لە ماڵی لێم ناڕاستی بۆچی مامە گیان داخانم بڵێ بۆچی لێ ناڕازی بێ خۆ مامە ئاوە قسە خۆش و ئاوە بیت و بەسەرهاتی بۆ دەژێڕێتەوە لە ماڵێ وای بە خدای بێ شەریک بەخۆیەتی یانی کە دەنگم نەنووسا و بە زەمانی ژەحێڵی بۆ خدای شتی وامە کورد یانی لەوانە بوو بازێ باڵن نەوپەڕەندە بێ گوێم لێ بگرێ کەچی ئەو ژنەتی وەی منە کورد ئاورەکەیە قەلبیەوە پێی ناڕەحەت بوو پێی ناخۆش بوو باشە مامە برایم گیان ئەو بیت و بەسەرهات و شتێ لە کوێوە فێر بووی وەڵایی لە دیگەرانە وەرزەکەم کابراایکی لە من نەخەڵدارتر بوو زۆر زانتر بوو ئەگەرەی گرت ئەی کورد گوێم لێگرت وەڵا قاتیان نەکوت بە وەڵا قاتی کتێبی بە 2 شەوجا تەواوە بوو باشە مامە گیانەوە چێ بۆ بیت و بەسەرهات شتێ بۆ دەجێڕانەوە جاچوزام هەمووی لە ژێر خاکان پاکی مردوون بەخدا بڵم چی نێویان چ بۆ مامە وەڵایەکیان مامی خۆم بوو خاڵەکانە بیان پێ کورد
شرد بێ سەوادیشی نەبوو ئەو داستانی ڕۆستەم و جاهانگیر و ئەوانەیە کورد هەر دەکرد بۆ خۆی لە نێو شەڕەکەی گورجی بەدەستەوە ئاوا بوو هەچە مامە برایمی خۆشەویست و ئازیز دەڵێت دەنگم نایە بەڵام ئێستا لەبەر دڵی مە هەوایەک لە هەوای داوەتەکانمان بۆ دەڵێ ئاەتاڕاوچیە بووم چراوای لە دڵم هایدەم کردە شاوڕاوێ ئەوە وەختی جوانیە شەوڕاومە کرد بەڵێ بەڵێ هەرە سارساوزوو بۆ وارچینێ ئامۆزاجان هایدەنی هێشتن لە ئاوێ هەری سارسایاوزم بەدەزگیردێ ئامۆزاجان بۆ وارچینێ ڕۆوە بەداوێ هەری تۆ بە قسایی بەدەکار شەدەش لێژان لە دڵێم دەرێمە هاوێ هەرە لە گوڵان و بوو لە گوڵانێ ئامۆزاوەژان های لە گوڵیگانێم بوو جۆیە هەرە ئێستا من داڵ بووی شەدەوا لە هەرجان خەوەلمەسەنێ لە تۆیە لە خزمەت کا حەمەکەریمی خۆشەویست و ئازیز دانیەکێک لە پیاوانی بەتەمەن و قسەخۆشی ئاوایی تەبەت سلااوت لێ بێ مامەجیان عليك السلام بخير يا أخوة باشیش کور سلامەتی بە کەیفی بخير يا أخوة سلامەت بی زۆر سپاس مامەجیان زیاتر خۆت دەناسێنی بزانین چێت پێ دەڵێن أمن كحمى كريمي إبراهيمي خرشي تبه بەڵێ تەمەنت چەندە مامەجیان تمنم هشتا بين صالة ماشەڵڵا تەمەند درێژ بیا ڕەبی مامەجیان وەلەدیە و ئاوایی نا والله لخاتان قر لدايق من دوسي دي كشتون جاليرا نشمانا كمان ماوتوا دەی مامەجیان چەند ساڵ هاتوونێرە 50 صالة بۆچی هاتنێرە أو عين زماني آغا بوداد جان رعي ئامانەتی بوو ئاغای وا بوو دڵی لە ڕعەتەکەی ڕقیلی هەڕستا دەریەکرد ئاغای وا بوو ڕعەتی خۆش دەویست بەرتیلیەدا دەیانهێنا دەیکرد بە ڕعەتی خۆی ئەوە بەو جۆرە ئەمن لەو قاتان قوڕە لە دایک بووم و شێخەوەڵخاری دۆزەغەرە ناوی ناوم محەممەد کەریمی ئیبراهیمی لەوێ هاتوونێتە ئێرە چوینەتە قلی چوینەتە دەروێشاڵی ماڵمان چوەتە یەنگیجە زەمانەی باوکم ماڵمان چوەتە ئەم کەرێزا ئەم پێنج شەش دێ چوینی دی من لێرانە ماومەتەوە ئەوە بەو جۆرەیەدا دەخانم مامەجیان 50 ساڵ لەوەی پێشەگەر هاتنێرێرە چەند ماڵ دەبوو ئێرانە ڕەنگ بوو 50 ماڵە ببێ نەبێ ئاوا خەڵک بەچێوە خەریک بوون مامەجیان وەڵا خەریکی کەشاوەرزی و مەسەلەن هیوا بوو ڕەشایی بوو ڕەنجبەریە کرد هیوا بوو مەسەلەن شوانیە کرد ئا بەو جۆرە خەریک بوون بۆ خۆتان خەریکی چ بوون ئێمە هەر بوومان دەوڵەمەند بووینەوە عینەر وەڵا هەموو شتێکمان بوو کەشاوەرزیمان بوو خەرچی ئەحتیاج وایە دەهات داوای قەرز و خۆڵەیە کرد پێمەیا بەبێ ئەوەی قەبزیشی لێ بسەنم بۆ خۆی بۆی هێنامەوە گەربی وایە دەمن ئەگەر نیشتە لێ گەڕە تا دەبێ هەرە وەڵا مامەجیان ئەگەر هاتبووی ئێرە زەماوەندت کرد بوو نەوەڵا خات بڵاڵوک دەی مامەجیان بۆمان باس کە بزانینەوە 50 ماڵێک کە لێرە بوون چ ماڵێک بوون لەبیرتان ماون ئارێ ئەوانە لێرانە قەیمی لێرە بوو هەمووی لێرە ئاغا دەری کرد ماڵی کاقاری لێبوو ماڵ سۆفی ئەحمەدی لێبوو ماڵی مەحموودی ناسری لێبوو ماڵ مەلا عەزیزی لێبوو ماڵی سەی عەلی لێبوو
ماڵی سۆفی ڕەحمانی لێبوو، ماڵی ڕەحمانێکی کەی لێبوو، ماڵی کەحەمە ڕەحیمی لێبوو، ماڵی مام عەبدوڵای برای لێی بوو. ئەوە هەمووی ئەوانە قەیم ماڵ بوون و ئاغا دەری کردن و ئەلانەوە لە قاتانقوڕ و دەروێشاڵی و بەعزەجێ ئەوانی وەک من کە لەوێ هاتومێرە لەوێ ماونەتەوە. ئەوە ئاوایە دادەخەن. ماشەڵڵا چەند جوانیشی لە بیر ماوە ماماغا. مامەجان جاوانە سەر بە چی لوە شیرەتێکی بوون؟ بەڵێ سەر بە چی لوە شیرەتێکی بوون؟ مامەش بوون، کەڵهوڕ بوون؟ نا سەر بە عاشیرەت نەبوون. هەر لێرانە زوو بە نەبوون و زەمانەی ئاغا هەڕقی لە ڕێعەتەکەی هەستا دەریە کرد. ئەمر و میرەکەیە بردە سوود لە ئالای ئاغایە دڵخۆشیە خواستەوە. ئاغا قاقەز دێنار بۆ ئەم ئاغایە دەوێت ئەوە ئەو ڕعەتەی تۆ هاتوێت ئێرانە بۆ مەرەخەزکە. ئەویش ئەوی باشە خەرج و پیتاکی چی لە پادایە بمناتێ و بێ ماڵی بارکە و بڕوە. ئەوە ئابە زۆرە بوو دادە نەسرین خانم جان. مامەجان دەست و چاوت خۆش بێ یا ڕەبی. مامەجان لە کەنجەوە دەستت کرد بوو بە گۆرانی کوتن و بە حەیران کوتن؟ لە مناڵێوە هەر وەتو مەسەر زاگوڵێ. جا مامەجان لە چێ فێر بوونە؟ بەوە خۆیایە ئەوەی قەریمی پیاوی قەریمی بوو دەیانزانی منیش ئەچوومە لایەن لەگەڵ ئەوان دەمە فێر بووم. چێ بوون مامەجانەوانێک کە دەچوێ لە کارسەحیری ناو بوو ئەوە تەیری گەرمێن و ئایشێگوڵ و ئەمانەی دەوە فێر بووم مەلایە لە بەردەزەر بوو شیعرێکی زۆر خۆشیەوە لەو شیعرێ ئەویش فێر بووم. غەلیفەیەکمان بوو شیعرێکی ڕۆحی دەوە بۆی خستبوومە نەوار منی سەڵامەکرد لێرە بە خودداشەوە بە ڕۆژا کە نەوارەکە مەگر بەلایەوە خەوتم لە خەوەکەما ئەو شیعران بە دەرس پێوتم. بە چوار ڕۆژان لەبەرم کرد و شوم شەوێ لە مزگەوەی کردم بە سەڵاوتم مەلاکەمان هاوتی بەخوا ئەم شیعرا نیوەی هەر وەک ئاەت وایە ئەمە لەکوێوە فێربووی؟ وتم وەڵا ئەوە لە خەوا پێیان فێر کردوم هەر بە زاتی خوا درۆژ نییە شەوانەیەدی ئەوە ئەو مەغەلیفەیە بە دەرس پێوتم وەڵا فێر بووم ئەوە ئەو شیعرانم شیعرێکی کەژەوە شیعری خۆفی مردنەوە یەکێکی کە شیعری ئەحمەدی کۆرە و یەکێکی کە شیعری حەسەن شنوۆیە و ئەوە هەمووی سەڵام پێکردن ئەمە 6 ساڵم لەم دێ سەڵا کردووە ئەلان 6 ساڵە قاچم شەلە ناتوانم ناسم. خدا شەفاتان بدایە ڕەبی خدای زریشتان بداتەوە. مامەجان جگە لە مزگەوتێ لە سەڵاکردن لە چۆ حەیران وشت و زۆرتر دەکوت؟ وەڵا لە من وەستا بووم دنیا گەڕاوم دارتاشیم کردووە بەنایم کردووە کورتان درونم کردووە وڵات دەمناسێ ئەم جارەکە هەرشتە بڕینەوە دوایەوە کە شەل بووم ئەلان 20 ساڵە هەرشتەی دەستگا بڕمەوە بۆ خەڵک شەو لە هەر ماڵێ بووم یان حەدیسم بۆ خوێندون یان بەیتم بۆ وتون یان حەسێکیان پێ خۆش بوو بێ ئەوەم بۆ وتون. ئارەوەڵا ئەوە کارەکەم ماشەڵڵا مامە نە لە هیچ کارێک ماوەتەوە نە لە بواری هونەر و مۆسیقاوە لە هیچ بەیت و حەیرانێک ماوەتەوە. ئارە بۆ خۆیان خا ئەستێرە حەچیشتا ئەزانم شێشەڕە و گۆرانیان کردووە عاشق بوون ئەوە هەمووی ئەوانم لەبەرە 150 هەوان بۆ معەلیمە وتووە خات بڵاڵوک هەمووی زەفر کردووە و ئەلان لە کتێبایە. مامەجان پێشێ باسی ئایشێگوڵیت کراخان ئایشێگوڵمان بۆ دەڵێ بۆتان نەڵێم بەسەر چاو ئارەڕۆکەوە ئایشێگوڵ دەڵێ هاینایە ڕۆکە نایەنە لە سلپلەی حەمامێ دێنێ لە شارەکەی پیرە بەغدایە دەڵێ دوێنێ کە نوێژی نیمەڕۆ چووکە لە شوارەکەی منی قەلەندەر و بابان وێرانە هەر بە بەردرگای ماڵە مندا دەهات و ڕادەبرداوای دوو ماچی لە من دەکردنم دەدایە دەڵێ خودایە بیکەی بە خاتری حەزرەتی موسای کەریموڵایە ئەو سووکە لە سوارم بێتەوە لە شەڕێ لە زەنگە لە داوایە ئەمرسنگ و مەم کۆڵی بۆ دەکەمەوە بە دەفتەر و قامچی بۆ دەکەم بە قەڵەمە هەر وەک مەلەوایەکی
دوازدە عیلم شەوتار وەشتێدا بکاتەوە متعالایە ئەواشێ گوڵ دەڵێت تەماڵی لە نێو سوارانم کەروێشتی دەگەرمەلانم دەڵێ بەخوای بن پشتی 24 ئامۆزایانم ئەوە حەوران بێتەوە لە مردنێ حەوتم بێنەوە لە قەبرەڵکەندنێ حەوتم بێتەوە لە تەلەسەنگ کێشان و حەوتم بێتەوە لە کفن و دفنکردنێ هەر بەو شەرتێکی خەبەری سووکە لە سوارەکەم پێ بدەنەوە های نەمێنم من دەچمەوە سەرشی وە کوڵ و دوامەتەکەی وەردە چاوڕشتنێ ئەواشێ گوڵ دەڵێ سوارە سوارەکەی لە من ڕەوندیە ئەوە خەبەر و ناو نیشانێکی چووکە لە سوارەکەی ئەمن پێنیە دەڵێ نازانم ناو نیشانی ئەو سووکە لە سوارەی تۆچی ئەو چینیە دەڵێ وڵاغیان شوێتە سمخڕیە سەکمەیان کاری دەموسڵیە شەدەیان کاری کورسەی نییە پەرسەکیان کاری دەپەستوی نییە های نەمێنم ڕومیان حەیزەرەمانە بەیداغیان داودیە هەر بەبێ شەڕی نەکرد و دڵۆ بخوێن لەسەری ڕومیان وەردە تچیە دەڵێ بەخوای ناو نیشانەکەی ڕاستە هیچی درۆی نییە دوێنێکە نوێژینی مەڕۆ بوو شەڕێکی گەورە و گرانی وە پێشدەهاتیە ئەوە کورتارێکی زۆری لەوان دەکرد و ئەوان برینەکیان لە کەلەکەی چەپیرە کردیە های نەمێنم کۆترەباری کە هاتو شوای بەبرینەکەیدا دەکرد و ئەوە شاباڵەکانیشی لە هیچ شوێ نەدەکەوتیە ئەواشێ گوڵ دەڵێ یاڕەبی سوارە ئەجلەکانت بێتەوە بە کفن وڵاغەکەت بێتەوە بە مەید هەڵگرت بۆ خەبەرێکی خۆشت بە من نەداوە هەروە بڕۆ ڕامەمینە بە چووکە لە سوارەکەم بڵێ دەست لە برینەکەی نەدا تا دەستێ مەڵحەمی بۆ ساز دەکەمەوە لە عێلێ لە قەنەفڵێ لە ژەنگی پرپرای گواران لە ئارەقیشی وەڵە مەمکانێ ئەوە دەستێ مەڵحەم لە سەبرینەکەی دانە دوا دەستەکەی ساڕێژ دەبیە های وەرە سوار مەبنەوە لە بۆران گەیگرن لەو سەر و سەری مەیدان هەڵگێر و هەڵگێریان پێناکریا سوار مەبنەوە لە شێیان خەندەکن وەردەکن وەرە سوار ببنەوە لە کوێتان گوێمە قەرسن کلکویاڵ بە ژەنگارە ئەگەر دەکۆڕێنێ لەم سەر و سەری مەیدانان پێساڵێکی عەرزی لەگەڵ خۆیان وەردەدڕنە هەر لە ڕۆژی جەنگێ جودایە ئەوە سەری سوارەکەی خۆیان بە قاپی زینێ وەردەکردنە های وەرە سوارە ئەو ساڵەکە دووری های لە من بەتەنێ ئەرێ ماڵمانێوە بایانیە کەلیە خاناوەیە دەنگیە ڕاوسی ئەدێ کوڕەکە لە شوێستانەوە ئەوڕۆ لە شوێستانان هەور و هەڵاوایە ژنیە ناشیێرین بە خوددا بۆ پیا و بەڵاوایە ژنیە ناسکو جوانیژە بۆ پیا و تەڵایە ئەرێ هۆڕایی یاوچیە بمبا لەگەیەڵ خۆیە بۆ خۆی پیر نابی کچەکە سەرخۆزگەیم بە خۆی
ماشەڵڵا لەو دەنگ و سەدای یاڕەبی دەنگت هەرخۆش بێ مامەی جانە ناسەت هەرگرم بێ یاڕەبی وەکی ئاگادار بووینەوە داخانمش نێوی ئایشێگوڵە هەرەوەش دەبێتە هۆیەوەی کە مامە هێندەی دیکە ئەو بیتەی لە دڵەوە بڵەو هێندەی دیکە لە دڵی ئێمە بنیشێ دەست و چاو خۆش بێ مامە بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە وردە وردە گەیشتینە کۆتایی چاوپێکەوتنی ئەوڕۆمان لە ئاوایی تەبت هەڵکەوتوو لە 9 کیلومتری شاری جوانی بۆکان سەر بە بەشی ناوەندی جەماعەتێکی خۆش سۆحبەت و قسەزان جەماعەتێک کە بەڕاستی هونەر دەزاتیاندا بوو ئەوڕۆ بۆ چەند ساتێک میوانیان کردین بە دەنگە خۆشەکەیان بە گۆرانی و بە حەیران و بە هەوا و بە سەربەندەکانیان جەماعەتێک کە خۆشەویستی و عەشق و مەحەبەت لە نێوانیاندا شەپۆلی لێدەدا لێرە ئێمە وانەی پێکەوە ژیان و یەکێتی و برایەتی فێربووین هیوادارم هەر ئەو جۆرەی کە ئێمە چێژمان وەرگر لە بوونی لەگەڵ ئەو خەڵکە لەگە خەڵکی ئاوایی تەبەت بەرنامەی ئەوڕۆمان هۆی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویستیشی پێکێ نابێت تا کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.